بیرۆکەی ڕاستە کە دەڵێن ڕێژەی خۆپەرستی لە میلەتی کورد بە گشتی زۆرە، هەر ئەمەشە بۆتە ڕێگر لە بەردەم خەونە گەورە نەتەوەیەکانمان. ئەم کاتتان باش، سامی عەبدوڕەحمان لە خزمەتتاندایە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو، زۆر بە کورتی وشەی نارسەسس لە چیرۆکە کۆنە یۆنانیەکاندا هاتووە کە بە کورتی واتە گوڵە نێرگس. لەم چیرۆکەدا کەسێک زۆر زیاد لە پێویست سەرسامی خۆی بووە، تاوای لێ هاتووە لە کاتی سیرکردنی وێنەی خۆی لە ناو گۆمە ئاوێکدا ئەکەوێتە ناو ئاوەکە و ئەخنکێ و لە شوێنی ئەو کەسە گوڵە نێرگزێک ئەڕوێت و بەم بارە دەرونیش ئەوترێ نارسەسس. لە هەندێکی دیکە لە چیرۆکەکاندا هاتووە کە گوایە خودی ئەکتەرەکە ناوی نارسەسس بووە، بە کوردیش بە خۆویست و خۆپەرست ناو دەبرێت. پاش خوێندنەوەی دەیان سەرچاوی زانستی و لێکۆڵینەوە بۆمان دەرکەوت کە خۆویستی و خۆپەرستی وەک نەخۆشیێکی دەرونی ئاماژەی بۆ دەکرێت و ناسراوە بەم شێوەیە NPD و بەم شێوەیە پێناسە دەکرێت. بریتیە لەو بارەی کە کەسەکە زیاد لە پێویست خۆی خۆشەوێت و لە حاڵەتی ئاسایی دەرەچێت. لە هەمان کاتا ویستێکی زۆری هەیە بۆ ئەوەی ئەوانی دیکە پێی سەرسان بن و وەسەرنجی بدەن. زۆربەی ئەوانەی کەسایەتی خۆپەرستیان هەیە کەسانی زۆر ئاسایی و سادی ناو کۆمەڵگەن، وابیر لە خۆیانەکەنەوە کەوا زۆر گرنگ و تایبەتن. بۆ نمونە کاتێک ئەچنە ڕێستۆرانتێک یەکسەر تەسەووری ئەوەکەن و پێشبینی ئەوەکەن کە کەسەکانی ناو ڕێستۆرانتەکە ڕاستەوخۆ بێنە خزمەتی و لە مێزێکی تایبەت دایبنێن، تەنانەت داوای زەڵاتەیەکی جیاوازەکە. لەسەروی ئەوانەشەوە چاوەڕێەوە کاکە چەقۆکەی تیشتر بێلەوانی تر. بە کورتی کەسی خۆویست چاوەڕێی گرنگی پێدان دەکات لە هەموو کەسێک، هێزدان، شوێنی کار، شوێنی خوێندن، هەموو لایە، تەنانەت کەسانی بیانی و بێگانەش. هەروەها ئەتوانێت خۆی زۆر بە خۆشحاڵ پیشان بدات و بە غەیبەت و قسە و قسەڵۆک و گێڕانەوەی نوکتە زۆر جار کاتی کۆبوونەوە یان مشتومڕەکاندا بە باسکردنی کار و پیشە و توانە و لێهاتوویەکانی خۆی تەواوی مشتومڕەکە داگیرەکە و لە چیرۆکەکاندا زۆر باسی لە بەهرە و بەدەستهێنراوەکانی خۆی ئەکات. مجاملەی زۆری تێدا دەکات بۆ ئەوەی سەرنجی ئەوانی دیکە ڕاکێشێ زۆر جار درۆەکات. ڕاستەکەی ئەوەیە درۆکردن نیشانەیەکی خۆپەرستیە کە ئەیەوێت خۆی دەربخات. بۆ نمونە کە باسی کەسانێک دەکات یان شتانێک کە گوایە هەیەی بەڵام لە ڕاستیدا نە ئەیان ناسێ و نەهەشێتی. نیشانەکانی خۆپەرستی لە بەشێک لە تاک و ڕێکخراو و حزب و کۆمپانیاکانی کوردستان. یەکەم، بەشێکمان خۆمان زۆر پێگەورەیە و زیاد لە پێویست متمانەمان بە خۆمانە و ئەزانین ئەتوانین هەموو شتێک بکەین بە تاقیتەنیە، بەڵام کاتێک ئەکەوینە ناو بارودۆخە ڕاستەقینەکەوە وەک نارسەسزمان لێ دێت و ئەکەوینە ناو گۆمەکە و ئەخنکەین و کەسیش فریامان ناکەوێت. بۆ نمونە کاتێک ئەچینە ناو خاڵی پشکنینەکان، کاروباری یاساییمان لەگەڵدا ئەکرێت زۆرمان پێ ناخۆشە و تووڕابین ئەو پێشمەرگە یان ئەو ئاسایشە بەڕێزە کە وڵاتەکەی ئێمە ئەپارێزێ پێمان ناخۆشە پرسیارمان لێ بکات و پێمان بڵێ کاکە بۆ کوێ ڕۆی و لە کوێ هاتووی، بەمەرجێک ئەو بەڕێزانە بە ئوسلوبێکی جوان پرسیارەکەمان لێ بکەن. خاڵی دووەم، کێشەمان لەگەڵ ڕاست و هەڵە هەیە و تەنها خۆمان پێڕاستە و ئەزانین ئەبێت تەنها خۆمان بین و باڵ بەسەر هەموو شتێکدا بگرین ئیلا بە قسەی خۆمانەکەین. بینی خۆمان بێت توانای پرسکردن و گوێگرتن لە ڕای جیاوازمان زۆر کەم. پێشکەوتنی هەر وڵاتەیەک لەم سەردەمەدا پشت بە دوو خاڵی سەرەکی دەبەستێت. یەکەم، داهێنان و پێشکەوتن بە پلانێکی استراتیژی دوورمەودای کۆمەڵە کەسانێک ئەکرێت و کە خاوەنی توانایەکی باش بن و توانەکانیان یەک بخەن لە پێناو ئامانجێکی دیاریکراو بجەنگن. بەڵام بەداخەوە زۆر جار بەهۆی خۆپەرستی و مەسلحەتی شەخسیمان لە نیوەی ڕێ واز لە یەکتری هێنین. ئامانجە گەورەکەمان لە پێشچاو نییە و نایبینین کەوا بوو یەکەم مەرجی پێشکەوتنمان تێدا کەمە. دووەم، لاوازیمان لە کاروباری بەڕێوەبردن و کارگەڕیدا وا دەکات هەر تاکێک ئەرک و مافی خۆمان نەزانین و ڕێزنەگرتن و دەرچوون لە پەیڕۆ و پرۆگرام و دژایەتیکردنی یەکتریشمان هەر ئەمەیە سەبەبەکەی. ئەگەر کەسێکی توانای هەبێت لە ڕووی کارگەڕیەوە دەوروبەرەکەی بەهۆی خۆپەرستیەوە لی تێک ئەدەن، بەمەش پێشکەوتنەکە ڕوونادات. بەداخەوە زۆر جار تەنها لەبەر ئەوەی سەرکەوتنەکە بە ناوی لایەنی بەرامبەرەوە دەرنەچێت پڕۆژەکە تێک ئەدەین و شکستی پێهێنین. کەواتە کاتێک کۆمەڵگەیەک خۆپەرستی زۆر بوو هەروەها ئەقڵێتی کارگێڕی لاواز بوو، ئەوە داهێنان و پێشکەوتن زۆر ئەستەمە، چکە داهێنان و پێشکەوتن ڕوو دەدات لە کۆکردنەوە و تەجەموعکردنی ئەقڵە زیرەک و داهێنەرەکان و بەڕێوەبردنیان بە شێوازێکی ئەکادیمی و کارگێڕی و هەمومان پێویستە هاوکار بین لە گەیشتن بۆ ئامانجە.
پرسیارێکی جەوهەری ئاخۆ ئەم دوو کێشەیە تا چەند بەسەر حەزب و ڕێکخراو و کۆمپانیاکانی ئێستای کوردستاندا جێبەجێ بێت. ئەم شێوازە قسەکردن و هەڵسوکەوتە وا دەرەکەوێت کە بڕابەخۆبوونێکی گەورەی لە پشتەوە بێت یانیش خۆویستنێکی زۆری لە پشتەوە بێت. بەڵام پسپۆڕانی دەرونی دوو ڕای جیاوازیان هەیە لەسەر ئەم بابەتە. یەکەم، هەندێکیان پێیان وایە کە هۆکارەکەی ترسە لە شکستهێنان و وەشەرمکردنێکی بەردەوامە بەهۆی ئەو شکستەوە کە لەوانەیە ڕوبەڕووی بێتەوە. خۆپەرستی لەوە سەرچاوە دەگرێت کە دایک و باوک دڵدانەوەی منداڵەکانیان ناکەن کە لە کارێک سەر ناکەون یانیش بێئومێد دەبن. ئەمەش وا ئەکات ئەم منداڵە ئەم شکستە بە سزایەکی زۆر گەورە بزانێت لەسەر خۆی، بۆیە نایەوێت لە داهاتوودا بکەوێتەوە هەمان بارودۆخ و تووشی ئەم حاڵەتە دەرونیە بێت. بۆیە هەرگیز نازانێت و فێر نابێت کە چۆن مامەڵە لەگەڵ شکست و بێئومەدیدا بکات. بەشێکی دیکە لە پسپۆڕانی بواری دەرونی بیرۆکەیەکی تۆزێک جیاوازیان هەیە، ئەویش ئەوەیە کە خۆپەرستی دروست دەبێت کاتێک دایک و باوک منداڵەکانیان زۆر ئەپارێزن. کچەکەم شەربەتەکەت خوارد؟ بەڵێ دایکە. ئادەی کوڕەکەم زام جانتاکە تەواوە؟ دەی خێراکەن. لە شکست و بێئومێدی و کەوتن هەموو خواستەکانیان بەدیهێنن. ئەمە وا ئەکات کە بە تەواوەتی ژیانی وابزانێت خواستەکانی هەموو دێنە دی، هەر شتێکی بوێ بۆی ئامادەیە و دێتە خزمەتی. خۆپەرستەکان وەک مرۆڤەوانی دیکە نابینن، بەڵکو زیاتر وەک شتێکی بێهەست و بێپێویست ئەوانی دیکە دەبینن. خۆپەرستەکان بڕوایان وایە کە ڕۆڵی مرۆڤەکانی دیکە بریتە لە ڕازیکردنی پێداویستەکانی ئەوان و پەسەندکردن و سەرسامبوون پێیان. هەر ئەمەیە خۆپەرستەکان زۆر بەکەمی هاوڕێی ڕاستەقینەیان بۆ پەیدا دەبێت، چونکە ئەم کەم کەس بەوە ئەزانێت کە لە ئاست و مستەوای گەورەی ئەم بێت و بیکا بە هاوڕێ خۆی، هەر وەکو سەدام حوسێن و دۆناڵد ترامپی ئێستای سەرۆکی ئەمریکا. لەم دوایانەدا لێکۆڵینەوەکان سەلماندویانە کە ڕێژەی خۆپەرستی لە ناو بەناوبانگەکاندا زۆر زیاترە لە چاوکەسانی ئاسایی ناو کۆمەلگا. هەر چۆنێک بێت ناوبانگەکەیان نییە کەوایان لێ دەکات خۆپەرست بن، بەڵکو ئەوان سەرەتا ڕێگێکی خۆپەرستیان تێدا بووە، پاش بەناوبانگبوونیان میدیا بەکارهێنن و بۆ بەرژەوەندی خۆیان و ڕاکێشانی سەرنجی ئەوانی دیکە. بۆ نمونە زۆر پێشاندانی توانەکانیان جلوبەرێک بەشێکی جستەیان تا دوایی، وەکو ئەلیس پرێسلی. هەروەک حاڵی ئێستای تۆڕە کۆمەڵایەتی و میدیاکانی کوردستان کەسێک هەڵەستێت گوێن و شتی ناشرین بڵاوەکاتەوە، لە کەمترین کاتدا زۆرترین بینەر و کۆمنت و لایکی بۆ دێت. ئەمەش وا ئەکات ئەم کەسە زۆر بەسەرکەوت و گرنگ خۆی ببینێت و بەردەوام بێت. پاش ماوەیە کە کۆمەلگە لی بێزارە بێت، ئەو داماوە دوو ڕێگەی لێ پێشە، یان ئەوەیە بەردەوام ئەبێت بۆ ڕاکێشانی سەرنجی ئەوانی دیکە هەڵەسێ بە ئەنجامدانی کاری خراپ و خراپتر وە کۆکردنەوەی لایک و کۆمنتی زیاتر، کە ئەمانە هەمووی ئامانجی بێسوود و وەهمین، یانیش بە دنیای کێشەی دەرونیەوە دەناڵێنێت و واز ئەهێنێت. بڵێ هەمومان بەشێک خۆپەرستیمان هەیە و ئەوەش باشە. خۆخۆشویستنمان لە ئاستی ئاساییدا وامان لێ دەکات کە زیاتر گرنگی بە جەستەمان برێن و باشترین خواردن و خواردنەوەی پێشکەش بکەین. هەروەها وامان لێ دەکات کە بە بەردەوامی پەرە بە توانەکانی مێشک و عەقڵمان بدەین و لێهاتووی نوێ فێر ببین. و ئەوەشە بڕوابەخۆبوونمان بەرزەکاتەوە و دەتوانین زیاتر چێژ لە ژیان ببینین. لە هەمان کاتدا خۆخۆشویستن حەزێکی زۆرمان بۆ پەیدا دەکات بۆ گەیشتن بە ئامانجەکەمان و وەسەرکەوتنمان. خاڵی یەکەم ئەوانەی کە خۆیان خۆش دەوێت بە دوای باشترین شتدا دەگەڕێن کە سوودی بۆ لایەنی جەستەیی و عەقڵیان هەبێت و بیرەکاتەوە ئاخۆ ئەگەر پلانی کەسی بەرامبەر باشترە دەقیقەکە بە ئەنجامی بدەیت، گرنگ ئەوەیە سوودی هەبێت بۆ هەموو لایەک و وەسەرکەوتن بەدەستبێنێت. بەڵام کەسانی خۆویست گوێی لێ نییە گەرزەرەریش بکات، بەس بەمەرجێک بە قسەی خۆی بکات. هەندێک جار دەکەونە دوای چەند ئامانجێکی کەم و کەم بایەخ، بەڵام تەنها لە ڕقی بەرامبەر ئەنجامی ئەدات. پندێکی پێشینان هەیە دەڵێت کەری دێز حەز بە تۆپینی خۆی و زەرری خاوەنەکەی دەدات. خاڵی دووەم ئەو کەسانی خۆیان خۆش دەوێت هەوڵی تەواو دەدەن بە بەدەستهێنانی ئامۆژگاری و پێشنیار و ڕای جیاواز بۆ ئەوەی بزانن باشترین شت چێ بیکەن و باشترین شت چێ بێڵێن. بەڵام کەسانی خۆپەرست و خۆویست خۆیان زۆر لەوە پێگەورەترە و پێیان عیبە پرس و ڕاوێژ بە کەسانی پسپۆر بکەن و هەندێک جاریش ئەگەر ئامۆژگاری و پێشنیاریان پێشکەش بکەیت لە جیاتی سوود وەرگرتن لێیان بە دیشی خۆیانی ئەزانن و وا دەزانن تۆ پلانیان بۆ دەڕێژیت و لە دیشی تۆ بە پێچەوانەکەی ئەنجامەدەن. خاڵی سێیەم ئەوانەی خۆیان خۆش دەوێت هەمیشە ئەگەرێک دادەنێن و دەڵێن لەوانەیە لە بەشێکدا هەڵە بم
کەسی بەرامبەر ڕاست بێت لە پێناو ڕاستیەکە باشترین شت ئەنجامەدات. بەڵام خۆپەرستەکان هەمیشە خۆیان بەڕاستتر دێتە پێشچاو، گرنگی بەڕاوبۆچوونی کەسانی دیکە نادەن و ئەزانن هەموو ڕاستیەکان لای ئەمانە. چارەسەر بۆ نەخۆشی خۆپەرستی بریتیە لە قسەکردن لەگەڵ شارەزایەکی دەرونی، چونکە هیچ دەرمانێک حەبێک نییە تا ئێستا چارەسەری ئەم وەزعی پێ بکرێت، بەڵکوم تاکە چارەسەر سایکۆفێراپیە. بەڵام ئەگەر نەخۆشەکە حاڵەتی دیپرێشن و ئەنگزایەتی لەگەڵا بوو، ئەوان لەوانەیە دکتۆری بەڕێز دەرمانی پێویست بنووسێ بۆ کەمکردنەوەی ئەو دوو حاڵەتە و پاشان چارەسەرکردنی. ئەگەر ئەم بارە دەرونیەت هەبوو، ڕاستەوخۆ سەردانی پسپۆڕێکی دەرونی بکە بۆ ئەوەی ژیانێکی خۆشتر و ئاسوودەتر بژی و ئازیزانیشت ئاگدار بکەرەوە لێی. هیوای تەندروستی جەستەیی و دەرونیتان بخواست.